خۆشەویستانم سڵاو و خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەڕۆپە شەنەوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژاتونە نێ بازار دەمانەوێت باز بکەین لە قەرزاری و هاوکاریکردنی قەرزارەکان. هەمومان دەزانین بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی نەبوونی و بەهۆی گرفتی بێکاریەوە خەڵکانێکی زۆر لە ئێستادا قەرزارن. جایە قەرزاری کرێی خانوو بن یاخود قەرزاری ئەوە بن کە پاریان قەرز کرد بێت بۆ خەرجی ڕۆژانەی خۆیان و ماڵە منداڵیان. ئێمە دەمانەوێت لەم بەرنامەیەدا گفتوگۆ لەسەر ئەوە بکەین چۆن بتوانین هاوکاری ئەو کەسانە بین کە قەرزیان لەلایە، قەرزیان بۆ بدەینەوە، یاخود ئەگەر قەرزمان لای خەڵک بێت چاوپۆشیان لێ بکەین، لانی کەم بەشێکی هەوڵ بدەین وەکو هاوکاریەک پێشکەشیان بکەین، بەشێکی کەمیان لێوەرگرینەوە. یاخود بۆ نمونە ئەگەر کەسێک کرێی خانووی لەلا بێت، ئەگەر کرێنشینی ئێمە بن هەوڵ بدەین کرێی مانگی دوو مانگی لێوەرنەگرین یاخود کرێی خانووەکەی بۆ کەم بکەینەوە. بەگشتی دەمانەوێت هاوکارێکی باش بین بۆ ئەوەی قەرزارەکان شەو بە ئارامی بخەون، بۆ ئەوەی قەرزارەکان شەو بە خەیاڵی قەرزەکانیانەوە خەویان لێ نەکەوێت، بۆ ئەوەی بتوانین ئەرکی سەرشانی هاوڵاتیان و هاونیشتیمانی کوردستانەکەمان کەم بکەینەوە. لەم کاتی قەیرانەدا بە هەموو لایەکمان هاوکاری یەکتری بین تاکو ژیان بەردەوام بێت، تاکو ڕەحمی خوا زیاتر بێ بۆمان. ئێوەی بەڕێز بینەرمان بن با بزانین پەیامی هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە چییە. فەرموون. یەکیان خۆم کرێچیم هەیسە من بۆم کەم کردوت. ئەگەر کابرا ئێستا نەفسێتی بەرز بێت دەست لە خەڵک پان نەکاتەوە ئەوە کەسایەتێکی بەرزی هەیە. ئەو نەفس بەرزانە زۆر یعنی دەرناکەون بۆ هەموو کەسێک، بەڵام ئێمە گەر خۆمە چاوردکەینەوە دەتوانین بیان دۆزینەوەوانێ. نە کەساباتێ هەیە، نە معاملاتێ هەیە، هیچێک نییە، هیچێک نییە لە چی پەیایکە قەرز باتەوە. وەڵام من داواکارم لەو بەڕێزانە کە قەرزیان لای خەڵکیە، بەتایبەت ئەو کەسانی کە قەرزارێکی زۆرن لیان بۆسن مۆڵەتیان من هەر ئەوەی مۆڵەتیان من یعنی بەتایبەت دایمەن تۆش ئەکرێ ڕۆژەکان وەکو کەسەکەی بەرامبەرت لێبێ نەخۆشت لێبێ بکەویتە کرێکی. ئەگەر لە قەرزەکانیشی نابوورێ یعنی بتوانێ ماوەکەی بۆ درێژ کاتەوە خۆی بۆ خۆی هاوکاریکردنێکی چاکە. لەم بێ بازاڕی بێشیا قەچەکە بە کابرا چوارمان قەزارە بە دومانی لە نەسەنێ قەچەکە، یاخود کرێکەی 400 بابی کا بە 200 بابی کا بە 250. ئەمەم لێ وەرگرن ئەوەی کە ئێمەی کوردی کوشت مسلمانانی مدەمیرکرد معاشخۆر و هەمووی ئیبادە کرد سوی سەر قەرز، ئەو سووە ئیبادەکرد توێ زۆر خەتەرە. من ئەو پەیامم بۆ ئەو برابە ڕێزانە هەیە، ئەو دەوڵەمانانە هەیە، ئەگەر سەرفتۆ زەکات بن بە فەقیر و هەژار فەقیر نامێنێ لە وڵاتان. ئێمە یەکێک لە سونەتەکانیش ئەمانن کە ئێمە توانین دەستی یارمەتی بۆ خەڵکانی فەقیر و هەژار درێژکەین. قەرزاری و نەبوونی نەهامەتی بەرۆکی زۆرمانی گرتووە. ئێمە چۆن بتوانین بۆ نمونە ئەگەر من خاوەنی خانوێ بم تۆ کرێچی من بیت هەوڵ بدەم کری خانوەکەت بۆ کەم کەمەوە، هەوڵ بدەم ئەگەر 4 مان کری خانوو لای بۆ نمونە مایە بکەم بە خاترت لەبەر خاتری مانگی ڕەمەزان لەبەر خاتری خوا بۆی هەمومان هاوکار یەکتر بین. بەڵێ بێ کەمی کەیتوانێ بۆ لەبەری خەڵکەکە فەقیرن دەرامەتی نییە و یەکیان خۆم کرێچیم هەیسە من بۆم کەم کردوت. ئێمە چۆن بتوانین بە شوێنەوە کەسەنەدا بگەڕین کە پێویستیان بە ئێمە ئێستا بۆ نمونە هەندێک کەسەیە ئەگەر زەکاتیشی بۆ بەرید یاخود بۆ نمونە ئەگەر پێویستیشی بە شتێ بێت پێی بەدەستپان کە داوا لە خەڵکات. ئێمە چۆن بتوانین خۆمان ئەو کەسانە بدۆزینەوە کە مستحقن. ئەوە بریزیەوە کە تۆ زانی کە کابرا فەقیرە دراوسێکت بە بۆنی دراوسێکە توانێ زانی فەقیرە زەکات بە پێی توانێ خۆت دەوڵەمەنی بۆی بەرە ئێتەگە دەوڵەمەنی ژنی بەخینی مشکلەی نییە. توانی بە هەمان هاوکاری یەکتر بین بۆی قەیرانە کۆتایی بێ. ئارەوەڵا ئێستا من یەکیان خۆم بەتوانای خۆم چێکم بۆ بکەی کەم لەشکردن منیش کرێکارێکم وەکو خەڵک. دەوڵەمەندمان زۆرە، خێرکەرمان زۆرە، ئەگەر بیانوێ و خەڵکە ینی بێن دەستی خەڵک بگرن دەستی هەژار بگرن ئەتوانن بیکەن بەس نایکەن. یعنی حکوومەتیش لەلایەکەوە ئەم قەیرانی ئاوا دروست کردووە ئەوەی تر خەڵک کەوتوتە سەر قەرزاری و کەوتوتە سەر فەقیری و نەداری و بێئیشی و یعنی وان لە بازار کردووە نە خەڵک کاسبیکە نە هیچ شتێ بکە ئەو خەڵکەشان بەعام هەمی تووشی خەرزاری و شت کردووە. ئەمانەیە خۆمان لەناو خۆمانە چۆن هاوکاری یەکتر بین، چۆن ئەگەمە لە حاڵی یەکتر بێت، چۆن بتوانین ئەو نانەی کە هەمانە بەشیکەین لەگەڵ ئەو کەسانی کە پێویستیان بە ئێمە کە هەژارن کە نەدارن. وڵڵا ئەگەر بمانێ ئەتوانین بیکەین بەس خۆمان نایکەین. هەیە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە بەڕێزت خانووەکە دایوە من بەکرێ بۆ منە کرێ 4 مانگم لا بێت
چۆن بتوانین بۆ نمونە تۆ جەنابەت ئەم نرخەدا بەزی بۆ مانگی داوە بەسێ 100,000 بکە بە 200,000 بۆ یان بۆ نمونە لە کرێمانێکی خۆش بێ هەتا ئەم قەیرانە کۆتایی دێت شتێکی زۆر چاکە زۆر چاکە خەڵکی ژەیە زۆر هەیە لە خوا بەزا بێسە خەڵگەیە بەو شێوەیە ئەو ئیشەی کردووە ماڵی ئاوا بێ ینی دەستی فەقیری گرتووە کابرا چەند ساڵە کرێچیەتی هەموو مانگی لە کاتی خۆیان پارەکەی بردووە ئێستا ئازانێ کابرا لە قەیرانە ناتوانێت کرێکەی بە بۆی داشکانوە لەسەری ئەوەستەیە ینی لەخوا بەزە دەڵم مسلمان زۆرە و خێرکەریش زۆرە ئەگەر بمانێ ینی بەدەست خۆمانە ئێستا من ئەگەر هەم بێتوانم یارمەتی فەقیرێک بم بەڵام جاروایە نایەم ئەڵێم با خۆم هەم بێت داوانێت لە کاتێکا پێویستم پێ بێت باش ئەی چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە کە مستحقی ئەمەنی سە بۆ نمونە هەیە نفسی هێندە بەرزە پێعیبە دەست لە خەڵک پانکاتەوە پێعیبە داوای یارمەتی لە خەڵکات ئمە چۆن خۆمان ئەم کەسانە بدۆزینەوە دەستی هاوکاری یارمەتیان بۆ درێژکەین بە جۆرێکە نفسیان پێی ناخۆش نەبێت وەڵی ئەوە تۆزە کەمە لەبەر ئەگەر کابرا ئێستا نفسێتی بەرز بێت دەست لە خەڵک پان نەکاتەوە ئەوە کەسایەتێکی بەرزی هەیە ئەبێت لە ڕێی ناسیاوێکی لە ڕێی کەسێکی کەوە ئەو شتانە بدۆزینەوە بە شێوەیەکی وا بیەیتێ کە خۆی حەز نەکا خەڵک پێی بزانێت کە ئەو کارە خێرت کردووە ئێمە چۆن بتوانین لە کاتی ئەم قەیرانی دارایەدا هاوکاری خەڵک بین قەرزیان بۆ بدەینەوە ئەگەر کرێچی بن کرێچەمانکیان بۆ بدەین ئەگەر کرێچی ئێمە بن بۆ نمونە نرخیان بۆدا بشکێنین بۆی لەم قەیراندا ئەگەمە لێکتری بۆی خۆی گەورە جاگای لە ئێمە بێ وڵی خۆی زانین چۆنە ئەوە کوێدە سەر و کەسانی کە سەرمایهدارن ئەو کەسانی کە لە بازار ڕشتیان بە جملە فرۆشتووە حەقە تۆزە لەو نیسبەتی ئەو پارانەکەم کەنەوانێکەوە بە یعنی وەختی خۆی سوادیان لێ کردووە کەمیکەنەوە بۆی کەوانە خەڵکەکە تۆزێک هینی لەسەر ئەزمای لەسەر کەم بێتەوە حکومەتیش خۆی ئەتوانێت ئەو دەسەڵاتی هەیە کە ئەتوانێت کە لەگەڵ ئەو تجارانە یارمەتیان بات و بۆی کەوانیش پاریان کرد ینی زەری بۆشتیان کەم لێ بسەن و بۆیکەوە حسابەکانیان حکومت بێنین چکە خەڵک ئومێدی بە حکومت نەماوە بەڵام ئێمە خۆمان چۆنە خۆمانە هاوکاری یەکتر بین دەستی هاوکاری و یارمەتی بۆ یەکتری درێژ بکەین قەرز بۆ یەکتری بدەینەوە چۆکم بەڕاستی کەس تا سەر لە تەنگانە نابێت وڵای خۆی کەس لە تەنگانە نابێت تا سەر بەڵام خۆی ئەوەکەی دەسەر و تاکی کەسانی کەوا ئەو پارانە قەرزارن ئەو کەسانەشی کەوا ساحەب سەرمایە دەدارن یا برایەک چاوێک لە برایەکی کەی بێت کە قەرزارە یارمەتی بە یاوەی کە دراوسەیەکی تێزانە قەرزارە با یارمەتی با بۆی کە قەرزەکەی لەسەر زیان نەبێ و زیان لەسەری نەڕاتەوە ئەوە هەیە 4مان کرێخانوونەوە 5مان کرێخانوونەوە لەوانەیە خاوەن ماڵەکەش بکاتە سەری داوای پاری لێ بکەش حەقی خۆەتی بەزم چۆن بتوانین لەم کاتی ئەگەر هەستمان بەوە کرد کرێ بۆ دابشکێنین بۆ نمونە کرێمانێکی لێ وەرنەگرین لەبەر خاتری خوا وڵای خۆی زان چۆن ئێستا هەموو کەسێکە ئێستا و کەسش کە و خانووی یا بکری یا و کەسیشکە و یا شتە یا بکرێ چاوی لەو لەوینێ وایە عیلەیە وایە چاوی لەو پارەی ئەو هینێ بەڵام ئێمە بێ چامان لە یەکتری بێ کەمکردنەوەی ئەو پارانە ئەس حکومت بخۆی دیعای کرد کە علاساس پارەکە شت کەمەکات دۆشتی زیاد کردووە نەک هینی کات نیسبەت کەم کاتوانێت بەڵام ئێستا نیسبەتی کەوا لە بڵێن خەڵک ئەتوانێت یارمەتی یەکتری بات پارەکەم کاتوانێت لەسەر و کرانەی کە هەیەە با کەمی کاتەوە قەیچێکە چی تێ با شتێکی بۆ 100,000 بۆ دابزێنێ 50,000 بۆ دابزێنێ شتێکی بۆ دابزێنێ کە نیسبەت بێت ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە کە مستحقن بە کەسانێکی بین ئەو خێرە ئەو هاوکاری ئەو قەرزدانەوەی کە شایانی بێ بۆ نمونە کە پێویستی پێبێت هەیشە بۆ نمونە معلومی جەنابتە نفسی هەندە بەرزە ئەگەر شێویشی نەبێت لەوانەیە دەست لە کەسپان نکاتەوە چۆن ئەمانە بدۆزینەوە وڵای ئەوانە ئەو نفس بەرزانە زۆر یعنی دەرناکەون بۆ هەموو کەسێک بەڵام ئێمە گەر خۆمە چاورکردنەوە دەتوانین بیان دۆزینەوەێ بەڵام زۆر کەسی شەیە نییە زانچە ساحەبی سەرمایەشە و پارەشی هەیە و زۆریش هینیشە هەگەر شتێکیشی ببین بیتە هەر دەستپانەکات و ئەوێ هەر یارمەتێکە وەرگێ ئەوەیە کە ئەو کەسان دەرناکەون ئەسا هیوا هەیە نیە زان چۆن ئەگەر پارەشی هەبێت سەرەتیشی هەبێ هەر ماڵی کاتوانە نایە بە بەشی خەڵکیشی لێ نایە لەگەڵەوەشان نیە لەگەڵ ئەو کەسانەشی کەوا احتیاجن محتاجن هەر دەستپانەکاتەوە دەپێسی ئێمەکەت بۆ خەڵک هەیە بۆی کە خۆمان هاوکاری یەکتر بین وڵی خۆی خەڵک یەکگرتوو بێ باشترە یەکگرتوو بێ ئێمە میلەتێکین یعنی نییە احتیاجین بە یەکگرتن ئێستا پێسمان بەوە هەیە یەک بردین بۆی کەوا ئەو شتانی کەوانە لە ناومانە هەیە قەرزاریە پارەی ئەمانەیە یارمەتی یەکتری بین بۆی کەوا هیچ جینێک کێشەیەکمان نەبێتەوە شتانە بەسەریا سەرکەوینەوەمانە ئێمە چۆن بتوانین لە کاتی ئەم قەیرانەدا لە کاتی ئەم نەبوونێدا هاوکاری خەڵک بین قەرز بۆ خەڵک بدەینەوە چاپۆشی لە قەرزی خەڵک بکەین بەڵکو خوای گەۆ ڕەحمی ئێمە بکە ئینشەڵڵا وەڵا ئەگە خوا بینێتە دڵ ئەو کابرا خوا ڕەحمی پێ بکات لە قەرزەکەی دەستی نیوێ لە دەست
لە دەست لە نوێ هەڵگرێ نیوەشی لێ بچێنێتەوە شەیەکی ترە یان تا حەمەلی لێ بکە تاکی قەرزەکەی بۆ پایاکە پیاتۆ ئەنا کابرا وەختێ لە نە کەساباتێ هەیە نە معاملاتێ هەیە هیچێکن نییە هیچێک نییە لە چی پایایکە قەرز باتۆ. باش ئێمە ئەگەر قەرزمان لا بێ بۆ نمونە یاخود قەرزمان لای خەڵک بێت بۆ نمونە هەیە کرێ چییە باڵن جەنابک خانووەکە داوە بە کرێ 4 مانگە کرێ خانوو نێوە بە جەنابەت چییە بێ ئەگەر بۆ نمونە جەنابەت دەست لە کرێی مایەک هەڵبگری یان بۆ ئێمە کرێکەی بۆ کەم کەیتەوە وەڵا هەڵی ناگرێ وەڵا دەریە کاتە دەرەوە پانێت سەر پایشێ ئەو پارەیە پێ بیت. باش ئێمە ئەگەر خۆمان ڕەحم بە خۆمان نەکەین ئەیکێ ڕەحممان پێ بکاتەوە وەزعی حکومەتە وەختێ من خۆم ڕەحم بە خۆم نەکەم تۆ ڕەحم چۆنەکە بە من هەر خوان تعالە تۆ خوان ڕەحم و پێکە بەس چی خود بڕەحم بە خۆم ناکەم من خۆم ڕەحم بە خۆم ناکەم ئەنا خوان تعالە بە ڕەحم هەرە کات. ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە کە پێویستیان بە ئێمەیە کە قەرزانی سە بۆ نمونە هەیە نەفسێتی هێندە بەرزە ئەگەر شێویشی نەبێ لەوانەیە پێعیبە بە کەسێ بڵێ نیمە بۆ نمونە دەست بان کاتەوە ئێمە چۆنم کەسانە بدۆزینەوەی هاوکاریان بکەین. وەڵاوت لە ڕێی دۆست و برادرەوە پایابێ بدۆزیتەوە ئەو کەسانە بدۆزیتەوە پێیامە کە بۆ خەڵکگەیە بۆی کە هاوکاری خەڵک من لە دانەوەی قەرزەکانە من ئەو پەیامم بۆ ئەو برابەڕێزانە هەیە ئەو دەوڵەمانانە هەیە ئەگە سەرفتۆ زەکات بن بە فەقیر و هەژار فەقیر نامێنێ لە وڵاتە فەقیر نامێنێ بەگەرێ سەرفترە و زەکات بن بە جوانی زەکات بن نامێنێ فەقیر نامێنێ. وەڵام من داواکارم لەو بەڕێزانە کە قەرزیان لای خەڵکیە بە تایبەت ئەو کەسانی کە قەرزارێکی زۆرن لیان بۆسن مۆڵەتیان بن هەر ئەوەی مۆڵەتیان بن یعنی بە تایبەت فقط ئەوە مۆڵەتیان بن نەگەر وەکو نەگەر ئەگەر هاوکاریشیان نەکەن بە مۆڵەتیان بن مۆڵەتەکە باشترە مۆڵەتەکەش خێرترە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کەسێ لەسەر قەرزارێ بێسێ خێرەکەی دوو بەرابەری ئەوەیە کە یعنی خێرەکەی دوو بەرابەرە سێ بەرابەری ئەوەیە کە کۆی لێگازاتکە یا هەیە بۆ نمونە کرێ چییە کرێ لە شینە 4 مانگە 5 مانگە ئەتوانین بڵێن کرێ خانووی نەیاوە ساحب خانووەکە چییە بێ بۆ نمونە ئەگەر لە کرێ مایەکی خۆش بێت یان بۆ نمونە کرێکەی بۆ دابشکێنێت وەڵا ئەبێ ئەتوانێت کرێکەی بۆ داشکێنێ پێم باشە کرێکەی بۆ داشکێنێ ئەگەر یارمەتیشی بات لە نیوەی چارەکە ڕوبی کرێکەشی بۆ حسێ بکات هەر باشی باشترە لەوەی کە هیچی لێ نەسێنێ باشترە کە هەر نیوەی کرێکەشی بۆ حسێ بکات باشترە یا لێ بۆ سەیا سەبری لێ بکە. باشە ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە کە پێویستیان بە هاوکاریە هەیە هێندە نەفسی بەرزە ئەگەر تیکێنان لە ماڵە نەبێ پیاعی بەدەستمان کاتەوە چۆن بتوانین ئەم کەسانە بدۆزینەوە هاوکاریان پێشکەشکەین. خۆی لە ڕاستیە دیارە هەر کەسێ لە ناو کوچە و کۆڵانەکەی خۆیان لە ناو گەڕەکەکەی خۆیان ئەزانێ چێ دەست کورتە کەم و کورتی چی خێزانێک کەم و کورتی هەیە پێویست ناکا بە دوایان ئابگڕی خۆیان هاوارەکەن ئەو کەسانە کەسی بە ئەدەب خۆی دیارە کە دەستوان لا کاتۆ لە هیچ کەسێ کەسی نەفس بەرز دیارە خۆمان نتوانی لە گەڕەکەی خۆمانە ئاوسەکانی خۆمان دیاریکەین. پێیامە کە بۆ خەڵکگەیە بۆەوەی کە خەڵک هاوکاری یەکتر بێت لەم کاتەیە واللهی من ئەتوانم ئەوە بڵێم ئەتوانم داواکارم لە خەڵکی یعنی هاوکاری تەواوی مادی ئەو کەسانە بکەن کە پێویستیان بە یارمەتی و دەستپان ناکەنەوە خۆیان ئەزانن ئەو کەسانە چەند پێویست ناکات خۆیان بە پەنجەی دەستژمێرێن و دیارن ئەو کەسانە پێویست ناکاتەوە ئیشارەیان بۆ بکەی بڵێ ئەو کەسانە ینی خۆیان دیارن کەسەکان وازەحە. نەهامەتی و نەبوونی بەرۆکی زۆر بەمانی گرتووە چۆن بتوانین هاوکاری یەکتر بین چۆن بتوانین ئاگەمە لە حاڵ یەکتر بێ ئەگەر کەسێک قەرزار بێ هەوڵ بدەن قەرزی وەبینەوە ئەگەر کەسێک قەرزی لا بێ هەوڵ بدەین بەشێ لە قەرزەکەی خۆمان خۆش بین. والله تەمان باشترین شتەوەیە بێمە لەم قۆناغەیە زۆربەی کۆمەڵانی خەڵک با بڵێن خێزانەکان بنەماڵەکان لە نێوانی خۆیانە خەڵکەکە هاوڕێ و دۆستان لەبەن خۆیانە بە هەموو شوێک هاوکاری یەکتری بکەن نەکەرەوانی قەرزان تەنانەت ئەوانەی نەخۆشن ئەوانەی بێکارن ئەوانەی باری گوزارانیان نەڕوا بەڕێوە ئەبێ بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین اقتصادی بکەین بین لە ماڵی خۆمانە بۆن هەریکەمان ئەتوانین لە لای خۆیەوە داخلەیەکی بچکۆلانە دروست بکات بۆ کێشە و بگرە و بەردەکانی خێزانەکەی نەبوونی هەژاری کەم دەرامەتی قەرزاری بە هەموو شێوەیەک هەیە بۆ نمونە کرێچێ 5 مانگ کرێ خانووی نەیاوە بۆ نمونە خاوەن خانووەکە باش نییە ئەگەر لە کرێی مانگی خۆش بێت یان کرێکی بۆ داخ بخەرجێنێت یان بۆ منە چاوپۆشی لێ بکات تاکو ماوەیەک بەڵکو ئەم قەیرانە کۆتایی بێت. والله دیارە ئەتوانێت بە شێوەی جزئی مثلا لە سەتا نزبەیەکی بۆ کەم کاتەوە نزبەی بە گوێرەی گوزارانی کەسەکە بە گوێرەی گوزارانی بکە بە 300,000 بکە بە 300,000
من لە دەوروبەری خۆمانە لە ڕاستی ئەوی شەمان کردووە با بڵێ لە دەوروبەری خۆمانە ئەوی شەمان کردووە باشە هەندێک کەس هەیە هێندە نفسی بەرزە ئەگەر پێویستیشی بە مادە بێ پێویست ئەگەر وەک دەوتری ئەگەر شێوی نەبێت لەوانەیە پێعیبە بە کەسێ بڵێن نیمەیان دەستپان کاتەوە ئمە چۆن بتوانم کەسانە بدۆزینەوە هاوکاریان بکەین والله ئەو بابەتە لە ڕاستیە زۆر قورسە چون من ئێستا حاڵیان بڵێن بە تەجروبەیەکی لەو بابەتەیە تێپەڕم بۆ کەسێک ینی نازانم ینی خۆ دارایەکە ئیمکاناتی خۆی بە من ناڵێ ئەنی دارایتر ئەمانوێ هاوکاری بکەین ئیتر بابەتەکە زۆر قورسە نەفسی ئەمانە بەرزە بڵێن تەنازل ناکە ئەو شتە بە خەڵک بڵێت تر ئەو بابەتە شتێکە لە بابەتە قورسەکان لە تەعامل و هەڵسوکەوتی ئینسانەکانی ئەم کۆمەلگایە لەگەڵ یەکتریە ئەگەیامەکە بۆ خەڵک هەیە بۆی هاوکاری یەکتر بین ئەگەمە لە حاڵ یەکتر بێت قەرز بۆ یەکتری بدەینەوە واللهی پەیامەکەم ئەوەیە ئیتر ئەبێ بیرکەینەوە بێ فکری خۆمان بەکار بێنین ئێمەش مرۆڤین ئەگەر ئەمڕۆ 4مان 5مان 10مان یا ڕێژەیەکمان لە کۆمەلگایە تا ڕادەیەک تۆ ئەزێک ئیمکاناتی هەبێشتی لە بابەتە بێ بیرکاتەوە دایمەن تۆش ئەکرێ ڕۆژەکان وەکو کەسەکەی بەرامبەرت لێبێ نەخۆشت لێبێ بکەویتە کرێکی کەم دەرامەت بی ماڵەکەت خوانەکەران بڵێن بسووتێشتی لەو بابەتانە ئەبێ بە هەموو شێک هاوکاری یەکتری بکەین یەکیان خۆم کرێچیم هەیسە من بۆم کەم کردوت ئەگەر کابرا ئەستەر نەفسێتی بەرز بێ دەست لە خەڵک پان نەکاتەوە ئەوە کەسایەتێکی بەرزی هەیە ئەو نەفس بەرزانە زۆر یعنی دەرناکەون بۆ هەموو کەسێک بەڵام ئێمە گەر خۆمە چاورکەینەوە دەتوانین بیان دۆزینەوەانێ نە کەساباتێ هەیە نە معاملاتێ هەیە نە هیچێکن نییە هیچێک نییە لەشی پەیایکە قەرز باتەوە وەڵام من داواکارم لەو بەڕێزانە کە قەرزیان لای خەڵکیە بە تایبەت ئەو کەسانی کە قەرزارێکی زۆرن لیان بۆسن مۆڵەتیان من هەر ئەوەی مۆڵەتیان من یعنی بە تایبەت دایمەن تۆش ئەکرێ ڕۆژەکان وەکو کەسەکەی بەرامبەرت لێبێ نەخۆشت لێبێ بکەویتە کرێکی ئەگەر لە قەرزەکانیشی نابوورێ یعنی بتوانێ ماوەکەی بۆ درێژ کاتەوە خۆی بۆ خۆی هاوکاریکردنێکی چاکە لەم بێ بازاڕی بێشا قەچەکە بە کابرا 4مان قەزارە بە 2 مانگی لێ نەسەنێ قەچەکە یاخو کرەکەی 400 بابی کا بە 200 بابی کا بە 250 ئەمەم لێ وەرگن ئەوەی کە ئێمەی کوردی کوشت مسلمانانی مدەمیرکرد معاشخۆر و هەمووی ئیبادە کرد سوی سەر قەرز ئەو سووە ئیبادەیکرد سوێ زۆر خەتەرە من ئەو پەیامم بۆ ئەو برابە ڕێزانە هەیە ئەو دەوڵەمانانە هەیە ئەگە سەرفتۆ زەکات بن بە فەقیر و هەژار فەقیر نامێنێ لە وڵاتە ئێمە یەکێک لە سونەتەکانیش ئەمانن کە ئێمە توانین دەستی یارمەتی بۆ خەڵکانی فەقیر و هەژار درێژکەین وەڵی لەم کاتی قەیرانەیە و بە تایبەت لە مانگی ڕەمەزانە یعنی جێگای خۆیەتی ئینسان تۆزێ ئەگەر لە قەرزەکانیشی نابوورێ یعنی بتوانێ ماوەکەی بۆ درێژ کاتەوە خۆی بۆ خۆی هاوکاریکردنێکی چاکە یعنی ئەگەر کەسەکە بزانێ بەرامبەرەکەی یاخود خزمە کەسە نزیکەکەشی لەم کاتی قەیرانەیە نەدارە نیەتی ئەگەر بشتوانێ هەر لێ ببوورێ ئەو پەڕی هاوکاریە بۆ لەم کاتی قەیران و بە تایبەت ڕەمەزانەیە چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە کە پێویستیان بەو هاوکاریەیە کە پێویستیان ئیسە بۆ نمە هەیە نەفسی هێندە بەرزە ینی پێعی بەدەست لە خەڵک پان کاتەوە ئێمە چۆن بزانین ئەم کەسە قەرزارە چۆن بزانین ئەم کەسە پێویستی بە هاوکاریە بۆی هاوکاری بکەین بۆەوەی کە شەو سەری خستە سەر سەرینەکە بە ئارامی بنوێن نەک شەو تابانێبی لە قەرزەکە کاتەوە ڕاست وەڵی تر لە ڕێگای طبعاً لە ڕێگای کەسە نزیکەکانی خۆی یان دراوسەکانی ئەو کەسانی کە ڕۆژانە یعنی مامەڵەی لەگەڵاکەن لە نزیکەوە ئەتوانێت لەو ڕێگایەوە بتانی بار و گوزەرانی ئەو کەسە بزانی چۆنە چۆنیە بۆی بتانی هاوکاری بکەیت پەیامێکت هەیە بۆ مسلمانان بۆ خەڵک بۆی کە هاوکاری یەکتر بین بەڵێ وەڵی پەیامم بۆ خۆم و بۆ مسلمانان بەگشتی لەم بانگەیە بەڕاستی بتوانن یعنی دەستکراوە بن چونکە بەڕاستی بە تایبەت لەم قەیران و ئەزمەیە خەڵکێکی زۆر هەیە یعنی جێگای ئاوەڕ لێدانەوەیە بەڕاستی بتوانین ئەوەی بتوانین دەستیان بۆ درێژکەین دەستی هاوکاریان بۆ درێژکەین بتوانین هەم وجدانی خۆمان ئاسوود دەکەین هەم ئەو کەسەش بەسەرکەینەوەوانێ ئەگەر بە شتێکی کەمیش بێت گرنگەوە بتوانین بەخشین بۆ ماڵە بگەێنین بە هەر شتێک بێت ئەگەر شتەکە کەمیش بێت لە ڕاستیە ئەگەر یەشێکە قەرزار بێ خۆ دەزانین ڕوبێ بازاڕی بێ و بێکاریە ئەگەر یەشە چاوپۆشیان لێ بکە لە این جگای ڕێز و تەقدیرە بۆ کەسە خۆ دەزانین ڕۆدازارەکە نییە و قەرزاریش
ئیتر قابل حەزکە قەرزار بێ قەت حەز ناکە قەرزار بێ حەزەکە ئەویش وەکو ئەو خەڵکە ماڵ و حاڵێکی خۆی هەبێت و کار و کاسبکەیشی هەبێت و تێگەی باش ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە دەستنیشان بکەین ئەو کەسانە بدۆزینەوە کە قەرزارن کە پێویستیان بە ئێمە چکم هەندێک کەس نادیارە هەندێک کەسێ نەفسی هێندە بەرزە پێعی بەدەست لە خەڵکان کە دەمە چۆنم کەسانە بدۆزینەوە بەتەشی دوایە وەڵی ئەوە تێتوانین خود لە ناوبازارەکە پرسی لە خەڵکو لە ناوبازار و لە ڕفیق و برەدا پرسی ئەوانی کە ڕویان دەستپانکەنەوەیە یاخو ڕویان نایەکەوە تەناسل بۆ کەسێ بکەن ئەوانە ئەتوانیت بۆ شێوە بیان دۆزیتەوە هەیە بۆ نمونە کرێچیم کرێ 5 مانگینەیەوە کرێ 4 مانگینە داوە خاوەن خانوەکان چۆن بتوان ئەمانی چاپۆشی بکەن بۆ نمونە ئەگە کرێمانکیش بە چاپۆشیان لێ بکەن ئەگەر بۆ نمونە مانگانە شتێکیان بۆ دابشکێنن ئەمەش کارێکی باش نییە پێدوان زۆر شتێکی چاکە و زۆر ڕاستی شەوایە لەم بێ بازاڕی بێشیا قەچەکە بە کابرا 4 مان قەزارە بە 2 مانگی لە نەسەنێ قەچەکە یاخو کرەکەی 400 بابی کا بە 200 بابی کا بە 250 لێرەوە چ پەیامەکە بۆ مسلمانان هەیە کە هاوکاری یەکتر بن وڵی من زۆر ڕێز و احترام هەیە بۆ ئەو برابە ڕێزە مسلمانانی کەوات ڕەحمیان هەیە بەرامبەر بە فەقیر و بە هەژار کەوا چاوپۆشیان لێ بکەن و کەوا یارمەتیان بن ئەو مسلمانانەیە گەلیان خۆش من زۆر خێریشی گەوریان بۆیان بخەنە بری قەرزی زەکاتەوە ئەگەر لێشان بوەسن زۆر خێریشی گەورەیە و ئەتوانن بۆیان کەن بڵێ کاکەجان چەندی لایەوەرە من لە باتی ئەو قەرزە بۆ داشکێنم لە باتی زەکات و یەکێکیش لەوانەی کەەوە لە ژێر سێبەری عەرشی خوایە کەوا عەرشەکەی کە ئەو کەسانە کەوا عەفوی بکات یاد لێی بوەستێ خێرکی زۆر گەورەی ئینشاءالله لەناو کوردەواری ئێمەش مسلمانان شتێکی زۆر جوانێ سەر زۆر لە مسلمانانی ئەم شارە بانی خەڵکی صاحب قەرزەکان هەڵکاکەوەرە لێو خۆش بیت ئەو بۆتە خەمبری قەرز ئەو شتێکی زۆر جوانە لەناو کووردا ئەوە پیرۆز و تایبەندی هەیە لێرەش سوپاسانەکەم پێدوانێت لە ئێستاە ئەم هەستا مرۆڤایەتیە کەم و بێتەوە بۆیە خەڵک ئەوە نەبوونە وڵای ئێستا کەم بۆ تۆ خۆی یەک شتێ حەزەکەم ئەمەم لێ وەرگرن ئەوەی کە ئێمەی کوردی کوشت مسلمانانی مدەمیرکرد معاشقۆر و هەمووی ئیبادە کرد سوی سەر قەرز ئەو سووە ئیبادەیکردن توێ سو زۆر خەتەرە حەربوو من الله وەڕسوول سو لەسەر عقال لەسەر سلبەی عقال لەسەر خان و ئەوە وڵات مدەمیرەکە خاصە مسلمانن بەڵام ئەگەر لاچێ زۆر مهمە ئەوە زۆر هەیە بۆ نمونە 5 مانگ کرێخانووی نەیەوە 4 مانگ کرێخانووی نەداوە خاوەن خانوەکان پێشنیازێک چیە بۆیان کە هاوکاری خەڵک بن بۆ نمونە مانگیان بۆ لێوەرنەگرن یا بۆ نمونە لە 400,000 بۆی کەمە 250 بۆی کەم بە 300 بەڕاستی ئەم قەیرانەش کۆتایی دێت خەڵک لەمە قەیرانی گەورەتری دیۆ کۆتایی ژاتە بەڵام ماوەکە کاتیە بەڵام کوڕ ئەو کوڕێ دەدی کابرا ئەڵێ کوڕ ئەو کوڕێ بتوانێت گەورەی خۆی بسەلمێنێت هەڵوێستی جوانی هەبێ من خۆم من کرێچی و پار کابرای پێرار کابرای ساحقانوتی ئەوە من لە خوارە و کابرا لە سەرەوە پێشمەرگەبووتی ئەوە ئەم دوو مانگەتیان لێ ناسەی لەبەر خاتی مانگی ڕەمەزانی پیرۆز زۆر پێ خۆشحاڵ بوو وەگەر ئەو کەسانە بتوان لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە کرێچین لیان نەسن لەبەر خاتی ڕەمەزان یان بۆیان کەنە بە زەکات بووی بەرێ ئەوە زۆر خێریی گەورەیە زۆر چاکە هەم زەکاتەکەشی لە کۆڵەکەێتەوە کابرا ساحب مستحقە زەکاتی پێشی ئەوەی کرێچی پێشی پەیامت چێ بۆ مسلمانان لێرەوە وڵای پەیامین ئەوەیە کە ئەوانی دەوڵەمەند نەترسن لەوەی کەوا زەکاتیانێ بێن بە مسلمانان دڵنیا مەگەر ئیمڕۆ کابرا دەفتەری چیوێدە دەفتەریە ئەو قەرز زەکاتەکەی بە ساڵەکە ئەبێ بە 5-6 دەفتەر بە تەئەکید وایە چونچە حەقی خوای لە دەرەچێ نفوسی لەسەر لا ئاچێ بەڵای لەسەر لا ئاچێ ئەگەر ئەوانە قەرزبن زۆر باشە ئینشاءڵڵا ئەم بەرنامەیەش من دووبرای پێشمەگەی دووبراشم پێشمەگەی قارەمانە دوعای خێریشان بۆکەین لێرەوە ئینشاءڵڵا سەرکەوتون برا پێشمەرگەکانمان و ئەوانەشی کە ساحب بە قەرزبن بۆ برا پێشمەرگانی کەوە لە بەرەکانی جەنگن هەیە دەسەڵاتی ناتوانێت چێوان دیفاع ئەستا ئەگەر ئەوان نەبێ من ناتوانین لە مازارە بڕێن بەخوا ئەمەی پشتی سەری من لافیتەی یەکێکە لەو کەسانەی کە ئێستا ژیانی بەجێ هێشتووە و لافیتەکەی هەڵواسراوە جا ئێمەش هەمومان ڕۆژێک دەبێ ئەوە لافیتەوان بۆ هەڵبوواستێ و بڵێن فڵان کەس کۆچی دوایی کرد پەیامەکەی من لە باسکردنی ئەم لافیتەیە و لە دەرخستنی ئەم لافیتەیە ئەوەیە بەڕاستی مرۆڤ پێش ئەوەی بمرێت پێش ئەوەی ئەوە لافیتەی بۆ هەڵبواسرێت بە هەوڵ بدا هاوکاری خەڵک بێت یارمەتی خەڵک بدات ئەوەی لەگەڵ خۆیان بردوێت یەگەر ڕۆژە لە ڕۆژان هاوکاری خەڵکی کردبێت
قەرزی بۆ خەڵک دابێتەوە چاپۆشی لە قەرزی کەسێک کردبێت بەڕاستی تەنها ئەوەی لەگەڵ خۆیان بردووە و ئێستا ئەوە سەرۆتماڵی ڕاستەقینەی ئەوە باسی نەبوونی ژەم ڕخۆ دەزانیم و مەسەلەکە بێڕاتپیەکەی و مەعاش نییە و خەڵکەکە بۆی وای لاتوە بەڵام گرنگەوەی ئەو کەسانی کە کرێچین ساحب خانەکان چاوپۆشیان لێ بکە ئەگەر مەسەلم پارەکەی بە 500,000 کرێکی بۆی کا بە 200,000 چاوەڕوانی کا تا مەعاش چاگە بێ ئەمە لەمە زیاتری چگە نیە هیچ حاڵەتی چکە بۆنمە هەیە قەرزارە قەرزاری ئەوەیە کە بۆنمە ڕەنگە چەند ملیۆنێکی نەبێ مرۆڤ چۆن بتوانێت هاوکاری براکەی بێت هاوکاری کەسەکەی خۆی بێت بۆی کە لەو قەرزا قەرزی وە بداتەوە بۆ ئەوەی کە شەوکە خەو دەم کەسە بە ئارامی سەر بنوێتە سەر پشتەکە و تا بەیانبی لێ نەکاتەوە کاکەوە لە کاتێکدا بێت دەبێت کە بێ و مقابلەشی ئیمکانێتێکی زۆر باشی هەبێ بتوانانی یارمەتی بدا و بخاتەوە سەر پێی خۆی و هەڵی سێنێ بەڵام ئەمڕۆ بە عامی لە تەگەمی تووشی و نەخۆشی و ڤایرۆسە بۆ بڵاو بۆ توانانی بەسەر هەموو کەسێکە ئەنی خۆ تاچێک و دوان و سیان و هەزار نییە لە میلەتاکە تووشم نەخۆشیە بووە تۆ توانی بە تاکە کەسێک چارەسەری چەند کەسکەی تۆرە ناتوانانی یارمەتی بنەماڵەکەی خۆ دوی لە براکەت لە خوشکەکەت لە خوشکەزاکە لە پورزاکە ئەمە شتێکی زۆر چاکە با نمونە جەنابێت هاوکاری نزیکانی خۆت بە من هاوکاری نزیکانی خۆمە بم کامێرەمانەکەم هاوکاری نزیکانی خۆی بم تاوە کێشە کۆتایی هات ئەگەر ئێمە ئاوە هاوکاریەک بین من دڵنیام لەوە کێشە کۆتایی لێوانە جا تۆ بڵێ خەرچیەکە بێ ئەو نەبێ زەمیر بێ ئاگای لە برای خۆی و خوشکەزا و برا و پورزای خۆی نەبێ جاوە هەر هەڵبەتاری ئینسان نییە لەم ڕۆژەدا بێ هەموو دەزەناو دەست بە یارمەتی یەکتری بدرێ هەتاوەکنی زۆر وەزع زروفەکە چاک دەبێت پەیامەکە بۆ خەڵکەیە وڵا پەیامەر بۆ خەڵک ئەوەیە ئەبێ هەموو ئاگاداری یەکتری بن چاوپۆشی لە یەکتری بکەن هەتا وەزع زروفەکە چاک دەبێت دنیا هەروانە بێت وڵا طبعا لەم کاتەیە بەتابەتی لە کاتیم قەیرانەیە ینی وەکو چۆنەڵی واجب و ئەرکی سەرشانی هەموو فەردێک و هەموو تاجێکە لەم کۆمەلگایە کە هاوکاری یەکتر بن چ لە ڕووی مادیەوە چ لە ڕۆکانی ترەوە ینی کۆمەڵە کێشەی تریش دروست بۆ بەڕاستی ئەمیش کە سەرچاوەکەی ئەم کێشانش هۆکاری ئابوووریەکەی بەڕاستی ئەم اقتصادە بەڕاستی کاریگەریشی ئەو توی هەیە لەسەر تاک بەتاشی ئەم خەڵکە بەڕاستی هیوادارم کە خەڵک هاوکاری یەکتر بێ بتوانن لە کاتی ئەم یەشێک قەرزاری یەکێکی ترە بتوانێت هاوکاری بێت و کاراسانی بۆ بکە یاخود بەشێکی لێ خۆش بێت یاخود بتوان کۆمەڵی خەڵشتر هاوکاری بکەن و بتوان قەرزەکەی بۆ بنەوە یاخود بۆ نمونە کە من قەرزاری خەڵشێک بمانە ئەگەر بتوانێت هاوکاری بکە بەڕاستی مای خۆشحاڵی و جێگای شانازیە چییە بۆ نمونە چەمان کرێنەوە ئەگەر کرێسی بێت تەبان بۆ خۆمان ئەزانین زروفەکە هەمومان بێ معاشی و بێکار و بێ ئیشیە بەڕاستی ئەبێ بەڕاستی ئەوەی کە توانای هەیە بە تایبەتی خەڵکی سەرمایه‌دار و خەڵکی دەوڵەمەندەکان و خەڵکی خواناسەکان و هەموو تاژێک بتوان هاوکاری و خەڵکانی تر بکەن کە بەڕاستی دەستیان کورتە ناتوان قەرز بنەوە بەڕاستی ئەبێ دامیان بکەن ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە بۆ منە هەیە هێندە نەفسی بەرزە ئەگەر شێویشی نەبێتوان پێعیبە بە خەڵک بڵە نیمەیان دەستپان کاتەوە ئمە چۆنم کەسانە بدۆزینەوە هاوکاریان بکەین بخوا ئەو خەڵکانە دەرەکەون بەڕاستی پتێنێت تو کە سیرەکەی تومانە کۆمەڵی خەڵکیان هەیە تەعاملیان لەگەڵ کۆمەڵی خەڵکە هەیە لە عیلەکانیان ئەزان کەسانێکن ئەو کەسانی کە دەستیان کورتە و پیان شەرمە بە خەڵکی تر بڵێن بەڕاستی ئەتوانن بدۆزرێنەوە لە ڕێگەی چەند کەسێکەوە ئەتوانێت دەستنیشان بکرێت وە نەبێ ئەم خەڵکی هەر شەر و قابل ئەگەر هەر شەرم بێت لە ماڵەوە دابنیشێ ناتوانێت بەڕاستی ئەگەر بە شێوەیەکی عام بیکەنەوە حەقە خەڵکەکە تۆسە دڵ و دڵی زیاتر ینی فراوان بێت یاری بتوانێت دڵی بکرێتەوە ینی زیاتر وجدانی بجوڵێت یارمەتی براکە بدە چونکە تاسەر نییە تەنگانانە ئەمە هەتا سەر نییە ئەمە کاتکاتە زۆر شتی وا بەسەرمانە تێپەڕی ڕۆژتەوە دێتەوە ئەڕات و دێت ئیتر ئیشاڵاوانیش بتوانن ینی بە ڕەحم و بەزای لە دڵی هەبێ بتوانێت یارمەتی برایەکی فەقیرێکی حاڵێکی شتێکی بۆ دەبرکە کرێ نشینە بۆ نمونە کرێ 5 مانگ 4 مانگ 3 مانگی نەداوە خاوەن خانووەکە چۆن بتوانێت لە بەشێکی ئەو پارەیە خۆشان لە کرێمانێکی خۆشمان بۆ کرێکەکەی بۆ داخەرجێنە خۆ ئەمە ئەتوانرێ بکرێت مەڕەنگە کارێکی نە قورس نەبێت ئەتوانێ بکرێت ئەتوانێ بڵێ 3 مانگی لەلای بۆ نمونە 3 مانگی لەلای خەچێکە کاکە مانگێک 2 مانگی بۆ من مانگێکی بۆ تۆ ئەگەب لە مانگێکی خۆش بێ یا مانگونیە بۆ مانگونی ئەتوانێ بۆ لە دەسەڵاتی خۆیان دەتوانێت شتان لەگەڵ بۆ مسلمانان هەیە مسلمانان وەکو مانگی ڕەمەزان کە ئێستا زمانمان بەڕۆژووە کە بۆ خوا بەڕۆژوین داوا لە خوا ئەکەین خوا لێمان خۆش بێت ئێمە یەکێک لە سونەتەکانیش ئەمانن کە ئێمە توانین دەستی یارمەتی بۆ خەڵکانی فەقیر و هەژار درێژکەین ینی ئەوانەی کە هەیەنێت بتوان یارمەتی فەقیر و هەژار بدەن ئەوانەی کە ئیمکانیەتیان هەیە ئەوانەی کە ئەتوانن ئەوانەی کە شتیانی ئەتوانن یارمەتیان بدەن و خێران بڵێن خێرە نەکەن دوشان ئێمە لەم کاتی قەیرانەدا چۆن بتوانین هاوکاری ئەو کەسانە بین کە قەرزارن چۆن قەرز بۆ کەسەکان بدەینەوە ئەگەر توانەمان هەبێ قەرزیان بۆ بدەینەوە لە چاپۆشی لە قەرزەکانە بکەین کە قەرزاری ئێمە من بۆ نمونە مۆڵەتیان بدەینە زیاتر لایەن بێ یاخود لە بەشێکی خۆش بین لەم کاتیا چۆن هاوکاری یەکتر بین
زیاتر لەم کاتە قەیرانە ئێستا دەرەکەوێت کە خەڵک ینی پێویستی بە یەکترە زیاتر پێویستیان بە یەکترە ئەگەر بتوانی لە خەرزەکە خۆشببی زۆر باشە ئەگەر لێشی خۆش نەبی یانی لەسەری بۆستی قەیچێکاتە بتوانانی ئەیاتەوە ئێمە چۆن بتوانین ئەو کەسانە بدۆزینەوە کە پێویستیان بە ئێمە هەیە پێعی بە بڵێن نییە هەیە پێعی بە بڵێن نیمە پێعی بە بڵێن نەبووم پێعی بە بڵێن شێوی شێوم نییە چۆن ئەم کەسانە بدۆزینەوە بۆی هاوکاریان بین وڵا ئەو کەسانە لە ڕێگەی علاقاتی شخصیەوە یا لە ڕێگەی ئەو مناظەمە خێرخوازیانەوە لەو ڕێگانەوە بێ زیات هەیە کرێ خانووی لایە بۆ 4 مانگی لایە 5 مانگی لایە 6 مانگی لایە بە تایبەتی خانەوادەی پێشمەرگەکان ئەوان کەموچی کەمیان هەیە لەوانەیە بەشی مەصرفەکەیان بکاو نەکاو ئێستا کرێنشینن کرێ چەند مایەکیان لایە چۆن بتوانین هاوکاریامی لەوەی کە بۆن کرێی مایەکە لیان خۆش بین 2 مانگ لیان خۆش بوون یان بۆ کرێکیان بۆ کەم کەینەوە وڵای ئەوە زیاترەکە سەر ساحب خانوو ئێساوانیش بە تقریبا دایان بەزانووە ینی ڕەچاوی خەڵکیان کردووە زیاتر شتەکە گەڕێتەوە عامە ئەبێ حکوومەت چارەسەری ئەو شتە بکات ینی ئەگەر ساحب خانوویەک وە لە کرێچەکەی خۆی 2 مان خۆش بوو 3 مان خۆش نابێت 4 مان خۆش نابێت لێرە چ پەیامێکت بۆ گشتی بۆ خەڵک هەیە وەڵا خەڵکی ترەبێت لەم مانگای میهرەبان بێ ئەم قەیرانەش هەروە تاسەر نابێت خەڵکەکەوێتەوە خۆش و شادی و ئەو کەسانی ئێستا دەستی خەڵکە گرێن ئەو کاتە سەربەرزترن ئەتوانێت هەرکەس لە ڕاست خۆیەوە هەوڵ بات ئەگەر تۆزێک جورئەت باتە خۆی تۆزێک لە هەندێشت بورێ لە بوردەی هەبێ ئەتوانین بەڵام هەیە هەر جۆ ناکاتەوە کوێکاتەوە هەیە قەرزارە بۆ نمونە کرێ 5 مانگی لایە کرێ 4 مانگی لایە کرێنشینە خاوەن خانوەکان چۆن بتوانن لە کرێ مانگی خۆش بن لانی کەم یاخود بۆ نمونە کرێکەی بۆ کەم بکەنەوە ئەتوانن بیکەن ئەتوانێت مایەکی لێ خۆش بێ ئەتوانێت کرێکەی بۆ کەم کاتەوە وەلو ئەویش لەوانەیە مەوریدەکەی هەر ئەوە بێ ئەتیمادی لەسەر ئەو کرێ بێ دوور نییە لێرە چ پەیامێکە بۆ خەڵک هەیە وەڵا پەیام بۆ خەڵک ئەوەیە ئاشتی و خۆشەویستی و تەبایی و لێبوردەیی هەبێت لە نێوانیانە و هەر کەسە و لە ڕاستی خۆی هاوکاری ئەوی کە بکە دراوسێ هاوکاری دراوسێ دۆست هاوکاری دۆست برا هاوکاری برا بەگشتی شتەکە دەستە جەمعی بێ لە نێوانی هەمومانە پەیامی هەموو هاوڵاتیان بەو جۆرە بوو کە پێویستە لەسەر هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە بە پێی توانای خۆی ئاگای لە حاڵی ئەوی تر بێت ئەگەر توانای هەبێت قەرز بۆ خەڵکی بداتەوە ئەگەر قەرزی لای خەڵک بێت هەوڵ بدات لە بەشێکی قەرزەکەی چاپۆشی بکات یا مۆڵەتی زیاتری بداتێت تا قەرزەکەی لابێت ئێمەش لەم منبەرەوە داوا دەکەین لە هەموو ئەو کەسانەی کە توانان هەیە بە توانان هاوکاری خەڵک بن لە کاتی قەیرانی داراییدا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هەوڵ بدەن دەستی ڕێز و خۆشەویستی و دەستی هاوکاری بۆ خەڵکی و بۆ موسڵمانان درێژ بکەن چونکم بەڕاستی هەمومان دەزانین کەس تا سەر لە تەنگانیان نابێت کەسیش تا سەر لە فەرعانیان نابێت ئەم قەیرانیش ئینشاءڵڵا کۆتایی دێت و ئەڕوات میلەتی کوڕ قەیرانی زۆر لەمە گەورەتری دیوە و بەڕێشی کردووە بەڵام کوڕ ئەو کوڕەیە بتوانێت گەورەی خۆی هەڵوێستی جوامێرانەی خۆی لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا بنوێنێت خاوەن خانوویەک چاپۆچی لە کرێچەکەی بکات کرێمانێکی لێوەرنەگرێت یان کرێکەی وەدا بشکێنێت خاوەن قەرزێک هەوڵ بدا لە بەشێکی قەرزەکەی خۆش بێت مۆڵەتی ئەو کەسانە بدات کە قەرزیان لایەتی بۆ ئەوەی کە هەمومان هەز بەبوونی یەکتری بکەین هەز بەبوونی مرۆڤایەتی بکەین هەز بکەین لە کۆمەڵگایەکە دەژین کە هەمومان هاوکاری یەکترین کە هەمومان خۆشەویستیمان هەیە ئێمە هیوادارین هەموو لایەک بەخۆشی و ئاسوودەییەوە بژی و کەس قەرزار نەبێت هیوادارین هەموو لایەکمان بە بەختەوەریەوە ژیان بەڕێ بکەین بۆ ئەوەی ژیان بەردەوام بێت و خەندە لەسەر لێوەکان نەتۆرێت پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان هەر ئەوەندە ماوەتۆ بڵێین لێمە گەڕێ هەڵبوەرەی تا ئەو کاتەی هەڵوەرێنێت جێگەی داخە تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت